بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. الحمد لله على نعمة الإسلام، الحمد لله على نعمة الإيمان، الحمد لله على نعمة الصيام والقيام. سلامی خوای گەورەتان لێبێ ئیماندارانی خۆشەویست، مسلمانانی عەزیز. ئەچینە سەر عنوانێکی تر لەسەر ئەوەی چێژی ژیان لە چیدایە، واتە تام و چێژی ئەم دنیایە لە چیایە کە لە ژیانە ئێمە ئەژین. تەبعەن خوای پەروەردگار هەر مرۆڤێک خستوێتە سەر زەوی، دەرفەتێکی پێداوە و تەمەنێکی بۆ دیاری کردووە. لەو تەمەنە و لەو دەرفەتە کە دایە پێی خوای پەروەردگار تاڵی تایە و خۆشیشی تایە. خۆشی لە چیایە؟ باس لەوە دەکەین ئێمە بۆ ئێمەی مسلمان، بۆ ئێمەی ئیماندار. ئینسان لەم دنیایەدا چێژ و چێژی ژیان، یعنی تام و چێژی ژیان ئەوەیە ئینسان سوودمەند بێ. لە چیا سوودمەند بین؟ لەوەی کە خوای پەروەردگار دایە پێمان، ئەو نیعمەتانەی کە پەروەردگار دایەتە هەر مرۆڤێک ئەتوانێت لەو نیعمەتانە بخۆی تام و چێژی لێ وەرگرێ، بێتە مای ئاسوودەیی، بێتە مای ئارامی دڵ، دەروون، ئۆقرەیی. ئەمە ئەگەر ئەمانە تەماشاکەین هەم لە قورئانە و هەم لە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیاری کراوە زۆر جار. خوای پەروەردگار فەرمێ: فەلينظر الإنسان إلى طعامه إنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا فأنبتنا فيها حبا وعنبا وقضبا وزيتونا ونخلا وحدائق وغلبا وفاكهة وأبا متاعا لكم ولأنعامكم. ئەم ئاەتانە ئەگەر دانیشین تەماشای کەین باسی ئەم بابەتەی ئێمەکە. خوای پەروەردگار کاتێ باسی مرۆڤەکە، ئینسانەکە، باسی خواردن و باسی ئاو و باسی زەوی و باسی هەموو میوەکان و ئەوەکانی ترەکە، کەواتە ئینسان ئەتەوێت چێژ وەرگری. خۆ چێژ لە حرامەکانە نییە. خۆی لە دنیادا ئینسانی مسلمان چێژ وەرەگرێ لەو نیعمەتانەی کە حەڵاڵە، لەوانە ئەتوانێت چێژ وەرگێ، بەڵکو لە حرامە خۆی ئێمە ناتوانین چێژ وەرگرین. کابرا بچێ وەڵا عەرەق خواتەوە ئەمە چێژی لێ وەرەگرێ، نەوەڵا دوو لە ڕۆ جەنابتان بچێت داوێن پیسی بکە، نە. بەڵام خوای پەروەردگار هەموو شتێکی داناوە بە حەڵاڵی، مقابلەکەشی داناوە بە حەرامی. تۆی مرۆڤشی مخەیەر کردووە هەڵبژێرە حەڵاڵەکەی یا حەرامەکەی. ئەگە حەڵاڵت کرد خوا پاداشتە دەداتەوە، چێژی لێ وەرەگری و لە حەڵاڵەکە. ئەگە حەرامتش کرد چێژی لێ وەرگی، بەڵام عیقابی لەسەرە دوای، مانیعش نییە. هەردووکی داناوە خوای پەروەردگار. ناوڕۆکی باسەکەمان ئەم فەرمایشتەیە زۆر جار. ئەم فەرمایشتە زۆر بەلامەوە، یعنی یەکەم سەرە من بینی مەشتێکی زۆر سەر سوڕهێنەرە. یعنی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی جامع کەلیمەیە، جەوامعە، بۆی وتیانە. ئەفەرمێ لە خزمەتی ڕەسوول الله بووین صلی الله عليه وسلم. حەدیسەکەمان تەبعەن صحیحە، لا ئیمامی ئەحمەد هاتووە بە ژمارەی 174 بە صحیح هاتووە، لا ئیمامی ئەحمەد هاتووە، لا ئیبن ماجە هاتووە، لە بوخاری هاتووە، ئیتر زۆر هاتووە. ئەفەرمێ لە خزمەتی ڕەسوول الله بووین صلی الله عليه وسلم، دانیشتووین پێغەمبەری خوا صلی الله، کۆمەڵێ لە سەحابە دانیشتوون. ئەفەرمێ دانیشتوین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات، کە بینیمان پێغەمبەری خوا كنا في المجلس فجاء النبي صلى الله عليه وسلم على رأسي أثر الماء. لەسەر سەری مبارەکی پێغەمبەری خوا ئاو. عولەمایانە فەرمون کەواتە پێغەمبەری خوا وەکەوەیە خۆی شۆردووە هاتووە، یعنی سەری تەڕ بووە، سەری مبارەکی. فقال له بعضنا، هەندێکمان بە هەندێکەمان وت: نراك اليوم، بینیمان طبي النفس فەرمویان بینیمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم، وتمانەی پێغەمبەری خوا ئێمڕۆ ئەتبینین
زۆر خۆشی بەڕوت و دیارە و دڵخۆشیت پێیە و خۆشیش ئەبەخشی. فقال أجل والحمد لله. پێغەمبەری خوا فەرمووی عليه الصلاة والسلام بەڵێ سوپاس بۆ خوا. ثم أفاض القوم في ذكر الغني. ئەم جا وتیان باسی ئەوەیانە کرد، باسی دەوڵەمەندیانە کرد سەحابەکان کە فڵان کەس بوون دەوڵەمەندەکان بۆ نمونە باس ئەمەیانە کرد، ئەم باس و خواست. ئەم جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کاتێ گوێی لەمە بوو ئەمەی فەرموو: لا بأس بالغني لمن اتقي الله والصحة لمن اتقي الله خير من الغني وطيب النفس من النعم. پێغەمبەری خوا لە دوای قسە و گفتوگۆکانی سەحابەکانەمانەیە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچی تیا نییە دەوڵەمەندێک با خوای گەورە دایە پێ، گرنگەوەیە چی دەوڵەمەندەکە چی بێ؟ تەقوای خوا بێ. چونکە ئەگەر تەقوای خوای بوو ئەو کاتە چیە بێ؟ لا حرج ولا إثم ولا مانع. لە تەفسیرەکەی ئەمە فەرمێ واتە چی؟ نەیحراجە نەگوناحیەکە و نەمانێش. چونکە ئینسانێک ئەگەر دەوڵەمەند بوو تەقوای خوای بوو دەوڵەمەندیەکەی لە جێگای خۆیان دائەنا، لە جێگای خۆیان دائەنا، یعنی هەم بۆ خۆی هەم دەوروبەرەکەی ئیسفادەی هەیە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چونکە لا بأس بالغني کە کەسێ دەوڵەمەند و لمن اتقي الله کە لە خوا بترسێ، والصحة لمن اتقي الله خير من الغني. ئەمجا فەرمووی صحت باشیش کە ئینسان مرۆڤ کە صحەتی باشە بێ، بەڵام ئەو مرۆڤە بەس تەقوادار بێ گرنگە. چونکە ئەگەر تەقوادار بوو ئەزانی ئەم صحت باشیە لە خواوەیە، ئەم نیعمەتانێ دایە پێی لە خواوەیە. بەڵام ئەگەوە نەبێ شان و باڵبادا و دەمە کوتێ و ئەڵێمە این خۆمە و بازیم وا و من وا و ئیترە هێنێەوەیوە وازانی ئەوە بە قووەتی خۆیەتی یان بە قووەتی دەوروبەرەکەی ئێتە شەیتانی خەڵەتێنێ کەواتە بڵێ. سێمیان وطيب النفس من النعم، و خۆشی و فەرحی و دڵخۆشی ئەو شتێکێکە لەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار دایە بێت. ئەمش لەوەتی چی کاتە زانیت خۆشبەختی نیعمەتی خوای گەورە دات. بەڵام لێرەدا مەبەستی چییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ القەناعە، واتە ئینسان خوای گەورە چۆن تەمەنی هەمومان محەددەدە، هەرێکی بە تەمەنێک، هەرێکی بە ژیانێکی تایبەت خۆی، ئەبێت تۆ ڕازی بی بەو بەشەش کە خوای گەورە دایە بێت. ئەوە گرنگە قەناعە. ئەمڕۆ خەڵک بۆچی ڕازی نییە بەو بەشەی خۆی؟ چونکە قەناعەتی نییە. قەناعەت هەڵگیراوە. هەر هەمومان ئەمانەوێ ئەوەی کە خوا دایە پێمان لەوە زیاترمان بێ، چونکە قەناعەتەکەمان زەعیف بووە. هەمانە هەندێکمان هەمانە بەس کەمە، هەندێکمانەیە قەناعەتی لا نەماوە. ئەژێ فڵان کەس بۆ دەوڵەمەندە ئەبێ منش دەوڵەمەند بم، فڵان کەس بۆ ئەبێ سیارەیەکی وابێ ئەبێ منش وەکەوم بێ، فڵان کەس چۆن ئەبێ ئەو خانەی بێ گرێ منش وەکەوم. تەنانەت لەوەش تێپەڕ بووە تەسەوور کە گەیتە چی زەمانێ خراپ. فەقیری ئەمڕۆ هەندێکی دوو لە ڕوو جەنابتانەوە شەمان ببین هەندێکیان ئەو برایە لە دوێنێ قسەمان کرد لەگەڵ دوانسیانێکە، هەوی تەسەوور کە مامۆستا خەڵک دێ بۆ لامان پارەیە نەدەینێ دوعامان لێک تەسیرکە یا سوبحان الله. یعنی ئەچێ بۆ لای کەسێکە پارەی لێ نەدا دوعای لێەکە، هەنی وەکەوە ئەو پیاوەژی قەرزاربارە ئەمە ئی بۆ دوعای لێکێ برا. ئەو خوای گەورە نیعمەتێکی دا پێی و هەوڵشی بۆ داوە لەوەی ئەو نیعمەتەی ئەو دایە پێیت بۆ خوایەت و 250 دینار خێر نەکەیەکە بیداتە تۆ، کەس نازانێەوە. یەکێ لە موسیبەتەکانی ئومەت لە پێش و لە ئێستاش ماڵە و پارەیە. خەڵکێکە هەیە پارەی نەبوو ڕوو لە خوا بوو، پارەی پێیا کرد ئەسڵەن خوا ناناسێ نەعوذ بالله. چەنەها خەڵکەیە خوا ناناسێ بە بۆنەی ماڵەکەیە توی، بە بۆنەی پلە و پۆستەکەیت، کە فەقیری بکەی خوا ناسێ، بێدەسەڵاتی بکە خوا ناسێ. چەند سەرکردە هەیە هەتا لە قووەتی هەیە خوا ناناسێ، کاتێ زەعیفە بێ
یەکزای دەڕێتەوە. ئەها لە قووەتیا خوا ناناسێ، چکەوە ئازانێت دنیا وایە. دەوڵەمەنەکەش وایە کە دەوڵەمەنە لەوەی لەو کاتا تۆ خوا نەناسی، بەس کە فەقیری باشتر خوا عیباد بناسی و خوا عیبادت بکە. بۆیە ئەبێ ئێمە بزانین کەسێک کە دەوڵەمەنە خوا دایە پێی تەقوای خوایە، سوپاسی خوا بکە، یارمەتی دەدا خێر دەدا. ئەم ساڵ یارمەتی داوی ساڵ پارەکە یارمەتی داوی ئەم ساڵ ناددا، دەی سوپاسی خوا کە ئەم ساڵ تۆ احتیاجی ئەو پیاوە نیت، ئەی بۆ سوپاسی خوا ناکەی. هەموو ساڵێ بێ پیدا پێت ئەی بەشکە من ساڵ تۆ احتیاج نەبی ساڵێکی یانیم ساڵ دایەتی تۆ وە کەسێکی تر نەبێت. کەواتە قەنەعات میومە ئیماندارن، قەنەعاتت هەبوو هەموو شتەکان ڕێکە بێتەوە، بەس ئەگەر قەنەعات نەبوو ناوێ، چونکە ئینسان ئەبێ زۆر وریابێ. فەرمووی پێغەمبەری خوا لە حەدیثێکی مبارەکی تردا یا عەمرو نعم المال الصالح للمرأة الصالح. دووەم نعمە چییە؟ فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی عەمر باشترین نعمەتە زانی کامەیە؟ ئەوەیە کە چییە؟ ئافرەتێکی چاکت هەبێ. گەورەترین نعمەتە، گەورەترین یەکێ لەو نعمەتانێ خوا بداتێ کە خێزانت چاک بێ. چونکە لە دەرەوە هەر چەندێ ئەزیەتت بدەن لە چەند و چەند خەفەت بێ، چوویتە ماڵەوە خەفەتەکان گشتی دەڕۆ. هەموو دنیا سەر زەوی بەهەشت بێ، ماڵت لە ناوەوە جەهەنەم بێ، دنیا هیچ ئەو نەقیمەتی. چونکە بۆ الدنیا مەتاع وخەیر مەتاعها المرأة الصالحة. دنیا چییە؟ خۆشیە و خۆشبەختیە، سەعادەتە، بەڵام لە ناو سەعادەکەی دنیا چییە؟ الدنیا مەتاع وخەیر المەتاع چییە؟ المرأة الصالحة. واتە ئافرەتێکی چاک و باش. بەتایبەتی ئەم قسە بۆ ئەو پیاوانە نییە تازاوی ژنی ئەوەدە تاو خۆ تەلاقی نادا، هەمومان تازە، بەس بۆ گەنجەکان هەڵەبژێری ئافرەتێکی باش هەڵبژێرە، سێر پارەکەی مەکە، فێر جوانیەکەی مەکە. گەنجەکان نە سێری پارەکەی بکە، پارەکەی ئەڕوا گشت ڕۆژە پارەدار نییە، کە پارەکەی ڕۆیشترێتە نیعمەتەکەوێتە نیقمەت، جوانەکەی ڕۆیشت ئیتر تۆش تۆماتیکەکەت ڕێکە گۆڕێتەوە. نا، سێری ئەخلاقی کە، سێری ئەدەبی کە، سێری احترامی کە چەند احترام دەگرێ، سێری ئەوە بکە لە تەنگانە ها لەگەڵتە، لە فەرحانی لەگەڵتە، سێری ئەوە کە چەندێ قەدر و ڕێز تەگرێ و لەگەڵتایە لە هەموو کاتێکە. ئەوە ئافرەتی چاک. ئەو ئافرەتە ئافرەت نییە تۆ بگەڕێ بە دوێ وەڵا ئافرەتێ بێنم با پارەی زۆر بێ، وەڵا بۆ نمونە هەموو مواسەفەکانی دوێنێ ئەمڕۆ لەسەر دنیا بنیان دەکرێت. خۆی ئەوانەی هەبێ باشە، وەک ئەو حەدیسەی پێغەمبەری خوازم ئەگە ئافرەتێک بێنی و دەوڵەمەند بێ وەڵا باشە خوانەی بڕێ، موچە خۆر بێ وەلەکە موچەکە باش نییە، پارێ هەبێ باش، خانی هەبێ باشە، سیارێ هەبێ باش، بەڵام دیندار بێ. چکە ئەگە دینەکەی لێ بکەیتەوە هەموو یەکاتەن منەت بەسەرتەوە، هیچ تامی نامێنێ. هەز دوو قسەت کرد ڕۆژێ لە ڕۆژان دگانتان سبانتان لە یەک گیر بوو، ئەڵێ من نەبم لە برسا ئەمری، بەم قسەیە هەموو یەداتاوە، لای تۆ قیمەتی چکولێکی نییە. چکە ئەبێ ئینسان وریابێ کێ هەڵەبژێرێ و کێ دەکاتە خێزانی. ئەوە زۆر گرنگە. پرسیار کراوە لە شێخ الئیسلام، ئەمە باسەکەین و تۆهەیە. هو حديث الله أعلم ابن هريرة يريتوا أن أفضلهما باهر بقصي شيخ الإسلام وليقرين واتا أيما أفضل الفقير الصابر الغني الشاكر. وتياني فقيري خراقر باشا يان دولمنيكي شكرانة بجيري خاباش. أن فرمويتي والصحيح أن أفضلهما التقوهما فإن استوى في التقوى، يعني لناو هردو جانا كامني تقواي زورة لخوا ترسى أو قريتر. واتا فقيريكي بتقوى، فقيريكي خراقر قناعدار بتقوى باش، دولة منيكي سپاس گزاري خوا بتقوى باش. يعني اگه فقيريك ما نبي چونك خطره. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم یەکێک لەوانە لە قیامەتا خوا لەگەڵای قسە ناکە، ڕەحمی پێ ناکە. کێیە؟ فەقیرێکی لوودبەرز،
فەقیری لوت بەرز، لوتی بەرزە فەقیرەکە، ئەمە خراپ. یان دەوڵەمەندێکی ناشکرانی، ئەمەیە کەواتە فەقیرێک قەناعەتی هەبێ زۆر چاکە، دەوڵەمەندێکش شاکر بێ باش. هەردووگیان کامەیان تەقوای زیابوو ئەو باش. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقیبەت خێرمان بکە و لەشمان سەخت بمان کاتە کەسێک ئەگەر نیعمەتی پێداین شکرانی خۆی بکەین. یا ئەڵڵا خوای لە تەپاڕینەوە نیعمەتەکانت سپاسی و پێزانی نیعمەتەکانت دەکەین کە دەڕشاندووە بەسەرماندا. خوایە ئەگەر کردتە فەقیریش فەقیر بووین، خوایە فەقیرێکی بە قەناعەت بین. یا ڕەبی خوای ڕەحمان لێ بکە، عیبادەتمان لێ قبوڵ کەی. یا ڕەبی خوای لە تەپاڕینە گوناحەکانمان خۆش بی. یا ڕەبی لە گوناحی باوکو دایکمان خۆش بی، لە گوناحی مردوەکانمان خۆش بی، لە گوناحی تەواوی مسڵمانان خۆش بی. ڕەحم بە نەخۆشی مسڵمانان بکەی. یا ڕەبی هەر مسڵمانی ها لە محنەتە ها لە ناخۆشیدا خوایە خۆت بیتە هانای و دەری بکەی.